دوای 10 ساڵ بەسەر خۆپیشاندانەکانی حەڤەی شوبات و شەهیدکردنی ژمارەیەک لە خۆپیشاندەرانی مەدەنی تا ئێستا هیچ کەسێک لەسەر دۆسەی تەقەکردن و شەهیدکردنی خۆپیشاندەران ڕەوانەی دادگاکان نەکراون و کەسوکاری شەهیدەکانیش دەڵێن چیتر ئومێدمان بە دادگاکان نەماوە. لە شاری سلێمانی مەڕاسیمێک بۆ دوایین شەهیدی خۆپیشاندانەکانی حەڤەی شوبات بەڕێوەچوو. وەک دایک و باوکی شەهید هەردی فاروق ڕای دەگەێنن کە تەنها ئومێدیان بەخوا ماوە و هیچ ئومێدێکیان بە دادگاکان و دەسەڵات نەماوە. بەڕێزان بۆیە هەموو ساڵێک ئەم یادە ئەەکەینەوە بۆ ئەوەی ڕووەڕەشەکەی دەسەڵات لیاد نەکەن. ئەو فیشەکانەی کەنرا بە ناوچەوانی هەردیە و دەماغی لای ئێمجنسیەکە کەوتبوو، یان بە سورکیەوە بەسەر دڵێەوە، یان بە کاوە گەرمیانیەوە لە ناو باوەشی دایکیە. ئەگەر بەهاتایە ئەو کوڕانە ئەو مناڵانە مناڵی ئێوە بوونایە وەزیری داد و وەزیری ناوخۆ، ئێوە هەڵسوکەوتان چۆنە بوو؟ من نامێ ئێستا بەم جارێک سوتاویی خۆم بەم زمانە بە ڕۆژووە دوعا بەم نەوەعەش نامێ دوعا لە مناڵەکانی وام کرد. بەدەسەڵاتەڵێم ئەو هەموو سەرۆت و سامانەی کە کۆتان کردوێتەوە هەمووی خۆڵی ژێر پێی نەعلی دایکە شەیدێ نایەن. وڵا هەردی خۆشەویستترین کەسم بوو، نی وەکو ڕەفیقیشم وا بوو، دایم بەیەکەوە ئەڕۆشتین بۆ شوێنان و بۆ تەعزیەوەی تر بۆ میوانی و معەدەل لەگەڵ خۆما بوو. اینجا هەموو قسە و شتێکی بۆ منە کرد، زۆر بەڕێز بوو. وەڵا من لە ماڵۆ دانیشت بوون دەوری دوای نیوەڕۆ بووی تر تەلەفۆنێکیان کرد ماڵ خاڵی دەستگیرانەکەی وتیان هەردی بریندارە. منشتم وەڵا شتی وانی هەردی خۆ ناچێتە ناو خۆپیشاندانشتە وتیان بەرەوەڵا دوو فشەک بەسەرەوە بڕوات هەبێ هەتا من بە تەمام نیم ئەمانە بیدەنە دادگا و یاسا، چونکە عادی خۆیان باوکەکە بە بڕیارێکی دادوار یا لە لای خۆیەوە پارێزەری کەیسی خۆپیشاندانەکانی حەڤەی شوبات باز لەوە دەکات کە هیچ بەرەو پێشچوونێک لەم کەیسە نەبیندرا و نابیندرێت. ئەوەش لە ژێر سایی ئەم دەسەڵاتەدا بە دڵنیاییەوە لە ئێستادا وەرەقەی کەیسەکان لە دادگاکان نەماون، بەڵام هێشتا لە ویژدانی تاک بە تاکی میلەتە بە زیندوی دەمێننەوە. لەبەرەوە ئەتوانین بڵێ ئەم کەیسانە بەرەو پێشچوونیان بە خۆیانەوە نەبینەوە، لەبەرەوە کەیسانە تایبەتمەندی خۆیان هەیە. کەیسانە لە کەیسێکی ئاساییەوە بوون بە کەیسی میلەتێک، بوون بە کەیسی قەزەیەکی ئازادی دادپەروەری و گۆڕانکاری لە سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستانە. لەبەرەوە ئەم کەیسانە وا نابینین لە ژێر سایی ئەم دەسەڵاتەیە کە خۆی بکوژی ڕۆڵەکانە دادپەروەری بەرقەرار بێ و دڵنیاتانەکەموانەیە کە هەر لە زۆوانێ ئەو کەیسانە بۆی لە بەرچاو و لەبەر دەستی دادوەر و دادگاکانیشان نەمێنن هەر زوو خراونە ژێر زەمینەکانەوە و ئایستا لەوانەیە دیزە بە دەرخۆنەش کراون و لاپەڕەکانیشان نەمابێ. بەڵام ئەم کەیسا وەکو وتم لە لاپەڕەکانی بیر و مێشی هەموو تاکێکا و ئەم نەوەی و نەوەکانی داهاتوشە ئەمێنێتەوە. لە دوای ڕووداوەکانی حەڤەی شوباتەوە تا ئێستا بەهۆی ناڕەزایی خۆپیشاندانی هەوڵاتیانی هەرێمی کوردستانەوە لە ناوچە جیاجیاکانی هەرێمی کوردستان دەیان هاوڵاتی بەدەستی چەکدارانی حیزبی دەسەڵات شەهید بوون و زیاتر لە 700 هاوڵاتیش بریندار کراون. دۆسەی هیچ کام لەم شەهید و بریندارەکانیش لە دادگا یەکلایی نەکراوەتەوە و تەقەکەرانیش بۆی دەرباز بوون. ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلەیمانی.